لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 25 خولیە سێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە مینای بەسڕا کرد. لە سەرەتای یاریەکەوە ئاستی هەردوو تیر لە یەکەوە نزیک بوو. چەند هەوڵێکی کەمیش بۆ تۆمارکردنی گۆڵ لەلایەن هەردوویانەوە هەبوو. تا لە خولەکی 26 فرانک سیدریکی کامیڕانی بەردەستی یەکسانی شکاند و زاخۆی بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشکەست. لە خولەکی 37 دیۆنی ڕیباسی بەرازیلی با لێدانی ڕاستەوخۆ ئەنجامەکەی بۆ کوڕانی خابوور دوو هێندە لێ کرد. زاخۆیەکان لەسەر هەوڵەکانیان بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر بەردەوام بوون. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەمیش زاخۆ لە ڕێگای داروین لۆپێزی کۆڵەمبی با گۆڵی سێمیش گەیشت. لە نیوەی دووەم هێرشەکانی هەردوویانە بەردەوامی هەبوو بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر. لە خولەکی 62 کەڕا جەعفەر توانی گۆڵی یەکەم بۆ مینا تۆمار بکات. لە خولەکی 84 نابژوان دوای گەڕانەوە بۆ ڤار هەنگا و محەممەدی بە کارتی سوور لە زاخۆ کردە دەرەوە. هەرچەندە شین پۆشانی بەسڕا هەوڵی گەڕانەوەیان بۆ کەشی یاریەکە هەبوو، بەڵام زاخۆ بە یاریزان یەکەمتر باشتر لە تیپی میوان دەردەکەوت. ئەنجامی کۆتاییش لە سوودی کوڕانی خابوور بوو. بەم شێوەیە زاخۆ با 43 خاڵ خانەی سێمی ڕیزبەندی بە کاتی گرتەوە. میناش بە 27 خاڵەکەی لە خانەی 13 ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.